ئەم نەخشە ڕێگایە بەرنامەی ئێمەیە مانیفستۆی یەکێتیە لەم قۆناغەدا لەم قۆناغەدا کۆمەڵێک کێشە لە هەرێمی کوردستانە لە ئەرادایە ئێمە پێمان وایە چارەسەرکردنی کێشەکان بۆ جۆرە ئەبێت کە ئێمە لە 8 سێکتەرەکەیە باسمان کردووە لەبەرەوە تێڕوانینی ئێمە ئەوەیە کە هەر لایەنێک بێوێت کێشەکان چارەسەر بکات ئەوە ئێمە لانی کەم ئێمە بۆچوونەکانی خۆمان خستۆتە ڕوو بە لایەنەکانمان ئاگادار کردوتەوە لە ڕۆژنامەکانە بەڵاومان کردوتەوە هاوڵاتیش ئەتوانێت ئاگداری بێت و لە سایتی یەکێتی شەڕ بڵاو بۆتەوە بۆچوونی ئێمە ئێستا زۆر ڕوونە سەبارەت بە شێوەی دەرباسکردنی هەرێم لەو قەیرانانە کە ئێستا تێکەوتوە بەهۆی ئەم نەخشە ڕێگای ئێمە کە ئەو نەخشە ڕێگامان داناوە بەدڵنیایەوە ئەمە قابلی گفتوگۆیە شتێک نییە بەسەر لایەنەکانە بیسەپێنین بەڵام لە هەمان کاتدا ئێمە چارەسەرمان پێشنیار کردووە یعنی ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردو بۆ خۆمان نییە بەڵکو بۆ پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە ئەکرێت ئەگەر بۆچوونی جیاوازی شەبێت وەکەوەی کە پارتی لە هەندێ بواردا بۆچوونی جیاوازی دەربڕیوە ئەکرێت ئەمە گفتوگۆی لەسەر بکرێت بەڵام ئەمە مانیفستۆی ئێمە ناتوانین دەستکاری ئەم نەخشە ڕێگای خۆمان بکەین ئەوە بوو بە پەسەندکراوی کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی مەکتەبی سیاسی پەسەندی کردووە پاشان ئەنجومەنی ناوەند پەسەندی کردووە بەڵام ئەکرێت گفتوگۆیەکی سەرپێی لەسەر ئەم مەسەلانە بکەین